هەر کەسێک سەردانێکی نەخۆشخانەی هیوا بکات بە هیواوە چاوەڕوانی چارەسەرکردنی نەخۆشیەکەی دەکات. نەخۆشخانەی هیوا وەک لە ناوەکەیەوە دیارە دەیەوێت هیوا بۆ توژبوانی نەخۆشانی شێرپەنجە بگەڕێنێتەوە، بەڵام بە وتەی بەرپرسانی تەندروستی سلێمانی ئەگەر قەیرانی دارایی بەردەوام بێت و خزمەتگوزاری و هاوکاریەکان بۆ ئەم نەخۆشخانەیە ڕابگیرێن، ئەوە کارەساتی مرۆیی لەم نەخۆشخانەیە ڕوودەدات. چارەسەری نەخۆشەکانی ئێمە تایبەتمەندەکەیەوەیە کە بە مانگ و دوو مانگ تەواو نابێ، پرۆسەیەکی درێژخایەنە و بە هیچ جۆرێک هەڵە و کەم و کورتی هەڵناگرێت، دواخستن هەڵناگرێ. ئەگەر ئەوان ئێمە لە کاتی پێویستە لەلایەن نەبین ڕەنگە کارەساتی گەورە بکەوێتەوە، ڕەنگە ژمارەی زۆر لە نەخۆشەکانمان ببنە قوربانی ئەو بارودۆخە. لەبەرەوە تا ئێستا ستافەکانی نەخۆشخانەی هیوا بەی جۆرە بیریان لە مانگرتن نەکردوێتەوە. بۆ ئەوەی پرۆسەی چارەسەرکردنی توژبوانی نەخۆشی شێرپەنجە بەردەوام بێت، پێویستە خزمەتگوزاری و دەرمانی پێویست بۆ نەخۆشخانەکە دابین بکرێت کە سوکاری نەخۆشەکانیش خوازیارن خزمەتگوزاری و هاوکاری بەردەوام بۆ نەخۆشخانەکە تەرخان بکرێت. داواکارم لە حکوومەت ئاورێک بداتەوە بە تایبەتی لە کەرتی تەندروستی، لەبەرو ئێستا ئەم نەخۆشانەگەر بێت و خەستخانەی هیوا بەرەو خراپی بڕوات، ئەم نەخۆشانە ژیانن لە مەترسیدایە. هەر حەبێک دەکرێن، ئێستا حەبێک دەخوا حەبی ئەرلۆتین زۆر گرانە ناکرێت پێمان، ئەگەر لێرە نەیدەن پێمان ئەمە لە دەرەوە چی بکرێن. دەرزی هەیە لێرە تقریبان بای 50 وەرخە 60 وەرخەیە، ئەگەر خەستخانەی هیوا نەبێ لە دەرەوە چی بکرێن. من وەک برای خۆم حەرزم بۆ فرۆشتووە، خانوم بۆ فرۆشتووە، سارم هەموو شتێکم بۆ برایەکەم فرۆشتووە. لە ماوەی 2 ساڵی ڕابردوودا قەیرانی دارایی زۆربەی کەرتەکانی کۆمەلگای وەستاندووە و کەرتی تەندروستیش بێبەش نەبووە لەم حاڵەتە، بەڵام زۆربەی کارمەندان و پزیشکەکانی ئەم نەخۆشخانەیە دەڵێن ناچارن بەردەوام بن لە دەوامکردن، چونکە وەک خۆیان دەڵێن ئەوان مامەڵە لەگەڵ گیانی مرۆڤدا دەکەن. هەندێک نەخۆشی هەیە حساسترە، نەخۆشی شێرپەنجە بەستێپە، تۆ بێت تەشخیصی بکەی و ئەنجا چارەسەری عیلاجی کیمیایی بۆ بکەی، دوایەوە عیلاجی زەڕەی بۆ بکەی. لەبەرەوە ئەگەر لە ستێپێک فەراغە بێ لەو بینە، نەخۆشەکە بێگومان زەرت دەکات، لەبەرەوەی پەیوەندی بە ژیانی و هەیە. بەڵام نەک لە نەخۆشخانەی هیوا، نەک لە سەنتەری چارەسەرکردنی شێرپەنجە بە تیشک، لە هەموو نەخۆشخانە و مەڵبەند و بنکە تەندروستیەکان من ئەچیدم کە بایکۆتی دەوام ناکرێ، بۆ وایە لەبەر چاکەی خۆیانە. نەخۆشخانەی هیوا لە شاری سلێمانی زۆرترین توژبووی نەخۆشیەکانی شێرپەنجە سەردانیان کردووە کە لە سەرجەم پارێزگاکانی عێراقەوە بووە. بەپێی ئامارێکی نەخۆشخانەی هیوا لە ساڵی 2013دا 1606 کەس و لە ساڵی 2014دا 2206 کەس و لە ساڵی 2015دا زیاتر لە 1600 کەس لە سەرجەم پارێزگاکانی عێراقەوە سەردانی نەخۆشخانەی هیوایان کردووە بۆ چارەسەر. لە ساڵی 2015دا لە کۆی 1602 توژبووی نەخۆشی شێرپەنجە 201 کەس گیانیان لەدەست داوە. نەخۆشانی هیوا پێویستیان بە هاوکاری زیاترە، ڕەنگە ئەگەر هاوکاری و خزمەتگوزاریەکانی ئەم نەخۆشخانەیە ڕابگیرێ و بوەستێت، کارەساتی مرۆیی لەم نەخۆشخانەیە دروست ببێت. ژاڵە محەممەد، NRT سلێمانی.